منداڵیادەبوو سەناریەخانی چی کاکە شاهینی خۆشەویست هیوادارم بەدڵیان بێ ئەم ئاوازیە پێشکەش بە سەناریەخانی خۆشەویست ئەم ئاوازەش عەرەبیە شعرەکانی خۆ من هیوادارم بەدڵی هەموو لایەک بێت لەگە دەستپانزە زێردەکانی مامەزانیار کوردی خۆشەویست ئابڕۆ تاقا براکەم تۆم لەگەڵبی حساب بۆ کەس ناکەم سڵاوت لێبێ ئەی تاقا براکەم تۆم لە پێشبی حساب بۆ کەس ناکەم تۆ هاوڕێم نیت تۆ زیاتر لە برامی بۆ ئازار و دەردی من تۆ زانیە تۆ هاوڕێم نیت تۆ زیاتر لە برامی بۆ ئازار و دەردی من تۆ زامیە تاجی سرم ئەحلا تەحیە بابا ماچی دەکەم هەردوو دەستت بابا تاجی سرم ئەحلا تەحیە بابا ماچی دەکەم هەردوو دەستت بابا لێم ببوورە تخوا لێم بابە گیان ئەگەر ڕۆژێک من دڵی تۆم هێشە ژیان بێتۆ بڕوا بکە ئامۆزە ناچێتە سار بۆ من زۆر ئاڵۆزە بۆ ناپرسی جارێ لێمان تورزە سەرێ نادەی بەهارە و نەورۆزە خۆشم دەوێی ئەی خوشکە جوانەکەم تۆ دڵتەنگ بی من چۆن ژیانەکەم تاقانەکەم سرای ماڵمدایە تاقانەکەم سرای ماڵمدایە ژیان بێتۆ نایدا هیچ مانایە تاقانەکەم سرای ماڵمدایە ژیان بێتۆ نایدا هیچ مانایە خۆزگاتل بۆ دایک نەبایە هیچ مناڵێک بێدایک نەبایە خۆزگانجل بۆ دایک نەبایە هیچ مناڵێک بێدایک نەبوایە من هیچ کاتێک لە هیچ نەترساوم چون پەروەردەی ئینسانێکی پیاوم من هیچ کاتێک لە هیچ نەترساوم چون پەروەردەی ئینسانێکی پیاوم لەم ژیانە هیچ کات نەدۆڕاوم یان براوم یاخود فێرکراوم من لە دوژمن هیچ کاتێک ناترسێم لە دۆست و لە برای خۆمە ترسێم
من هیچ کاتێک ناترسێم لە دۆست و لە برای خۆمە ترسێم خیانەت بکەی ڕێگوازت لێ دێنم یەکسەر دەڕۆم ژنێکی لێ دێنم من و تۆ قات ناگونجەین پێکەوە تۆ لوود بەرزی و من ناچەم مێمەوە تەنها لە تۆ جوانە جلی کوردی دەستی خۆش بێ کێ بۆی دروست کردی تەنها لە تۆ جوانە جلی کوردی دەستی خۆش بێ کێ بۆی دروست کردی زلی کوردی بەس لە یارم جوانە بێوێنەیە و عەشیرەتی شوانە تاتی سرم ئەحلا تەحیە بابا ماچی دەکەم هەردوو دەستت بابا تۆ هاوڕێم نیت تۆ زیاتر لە برامی بۆ ئازار و دەردی من تۆ زامیە من بەبێ تۆ ناژیم خوشکی جوانم هەرچەند کەمێک لە تۆ دڵگرانم جناب زانیار هذا الشيخ ويا ابن الشيخ هذا الشيخ المصراوي هذا شيخ ويا ابن الشيخ هذا الشيخ المصراوي زور زاران بخوم دڵێم هەر باشە حەمەماوی زۆر زاران بەخۆم دەڵێم هەر باشە حەمەماوی